دیارە مەسەلەی خۆڵبارین وەکو پەیوەستبوونێک بە وشکە ساڵی لە ڕاستیدا دیاردەیەکی جیهانیە بەو مانایی کە نەتەوە یەکگرتوەکان ساڵانێکی زۆرە ڕۆژێکی دیاری کردو کە ڕۆژی هەفتەی حوزەیرانی هەموو ساڵێکە پێی دەوترێ ڕۆژی جیهانی بۆ بە ڕەنگاربوونەوەی بە بیابانبوون. ئەمە خۆی لە خۆی داوامان بۆ دەسەلمێنێ کە ساڵانێکە ئەم بابەتە هەیە بەڵام ئێمە لەبەر ئەوەی بارانمان باش بووە ئێمە هەستمان پێ نەکردووە. ئەم دوو ساڵی کە ڕابردوو لەگەڵ ئێستاشە کە ڕێژەی باران کەمە بێتەوە هەست بە وشکە ساڵی ئەەکەین بۆمان دەرکەوت لە هەرێمی کوردستاندا باشووری هەولێر و بەشێک لە ڕۆژئاوای هەولێر لەگەڵ باشووری دووهۆک و لەگەڵ ناوچەی گەرمیان ئەم سێ شوێنە کاریگەریان بەسەرەوە لەسەر وشکە ساڵی و ترسی بە بیابانبوونیش هەروەکو چیمەن وایە دەکشێ چۆن چیمەن دەچێنی و دەکشێت بە هەمان شێو بە بیابانبوونیش ئەوەی هەیەکەوە بکشێ بەرەو ژوور. بۆیە پێویستیمان بەوە دەبێ لە ئاستی ناوخۆدا بەم شێواز و هەڵمەتانە بە بەردەوامی بە درێژایی ساڵ ڕۆژی ژینگەی پارێزگاکان ڕۆژی ژینگەی ئیداری سەربەخۆ ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان ڕۆژی ژینگەی جیهانی بە بەردەوامی تا بچێنین کەمە تا ڕوبەری سەوزایی زیادکەین هەر کەمە. بۆیە چونکە ئێمە ڕوبەرێکی یەکجار زۆریشمان لە ساڵانی ڕابردوو لە نێو چووە لە هەمان کات دیشدا بەهۆی کەم تەرخەمی هاوڵاتیان بێت چ بەهۆی هێرشەکانی وڵاتانی دراوسێەوە بووبێ کاریگەریان بەسەرمانەوە بووە. بۆیە بەسەلەی بە بیابانبوون لە ساڵی پارەوە ئەنجومەنی وەزیران بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی پێکهێناوە بۆ بەڕەنگاربوونەوەی وشکە ساڵی پار بۆ ئەو سێ شوێنەی کە ناوم بردن بۆ جێیەک دیاری کرابوو. ئەم ساڵ پێویست بەوە دەکات لە ڕووی زانستیەوە هەر شوێنێک دیاری بکە وشکە ساڵی ڕووی تێکردووە یاخود ناچووکە چەمکێکی زانستیە مەسەری وشکە ساڵی. بەڵام کاتێکە هەموو دام و دەستگا فرمەکانی گەرمیان ڕایانگەیان ئەم ساڵ وشکە ساڵیە ئەو دەبێ ئێمە بتوانین بە ئەو میکانیزمانی لە بەردەستە بە ڕەنگاری بینەوە.